بیرکاری پۆلی هەشتەمی بنەڕەتی لاپەڕە 106 بابەتی لاسەنگەکان. لاسەنگە هەروەکو هاوکێشەوایە، بەڵام هاوکێشە هێمای یەکسانە بە لە مابەینی لای ڕاست و لای چەپ هەیە. کاتە هاوکێشە دوو لای هەیە، لای ڕاست و لای چەپ. لاسەنگەش بە هەمان شێوە دوو لای هەیە، لای ڕاست و لای چەپ، بەڵام لاسەنگە لایەکانی وەکو یەک نییە، لایەکی گەورەترە لە لایەکی دیکە. لەبەر هەندێ لە جیاتی هێمای تەنیا یەکسانە بە ئەو هێمایانە بەکاردێ بچووکترە لە، چونکە کوردی لە ڕاستەوە دەخیندرێتەوە لۆ چەپ، کەواتە کە لە ڕاستەوە دەخینینەوە بچووکترە لە، لێرەش گەورەترە لە. ئەگەر یەکسانەش هەبوو و لە هەمان کات بچووکتر بوو، دەخینینەوە بچووکترە لە یان یەکسانە بە، ئەوەش دەخینینەوە گەورەترە لە یان یەکسانە بە. ئەگەر هاتوو دوو ژمارەمان هەبوو، بۆ وێنە ژمارە 3 لەگەڵ 21. لە مابەینیان چ دانەین؟ چونکە 3 وەکو 21 نییە، چونکە لە ڕاستەوە دەخینینەوە لۆ چەپ، کەواتە دەنووسین 3 بچووکترە لە 21. ئەگەر 21کە لێرە بوو، 3کەش لێرە بوو، دەنووسین 21 گەورەترە لە 3، چونکە خینەوەکە ئەو هەیە. بەڵام هیچ کێشە نییە ئەگەر ئەوها بخینینەوە 3 بچووکترە لە 21 یان 21 گەورەترە لە 3. کەواتە ئەوەی ڕاستیبی ئەو هێمایە بەوەی پێک دێ لە کام لای دەخینیەوە و لە کاتی خینەوە، چونکە ئەگەر لە ڕاستەوە خیندمانەوە دەخیندرێتەوە بۆ وێنە گەورەترە لە، ئەگەر لە چەپەوە بچووکترە لە. و هەروەها ئەگەر هاتوو دوو ژمارە هەبوو، بۆ وێنە 15 و 7، هێمایەکە هەمیشە لایەکەی کە کرایتەوە بەرامبەر ژمارە گەورەکەیە، چونکە ئەو هێمایە ئێرە کرایتەوە، ئێرەش نەکرایتەوە، کەواتە ئەو لایەکە کرایتەوە نزیکی ژمارە گەورەکەیە. 15 گەورەترە لە 7. لاسەنگەشی تەڵیشی هەروەکو هاوکێشەیە. بۆ وێنە لێرە لاسەنگە تەواو بکە، بەراورد بکە هێمای گەورەترە لە یان گچکەترە لە دابنێ. لێرە دوو لا هەیە، ئەو لایە لای دەستی ڕاستە، ئەو لایەش لای دەستی چەپە. لای دەستی چەپ تەنیا یەک ژمارەیە، بەڵام لای دەستی ڕاست دوو ژمارەیە. لە کاتی بەراوردکردن پێویستە ئەو دوو ژمارانە چاکەم بیکەمە یەک ژمارە هەتا بتوانم بەراوردی کەم. 13 کەم 9 چەندە؟ یەکسانە بە 4. ئەوجە بەراوردی دەکەم لەگەڵ 6، چونکە 4 گچکەترە لە 6، چونکە 6 گەورەیە. ئەو هێمایە کە کرایتەوە، لایەکەی کە کرایتەوە بەرامبەری 6کەیە، دەخینمەوە 4 گچکەترە لە 6، 4 بچووکترە لە 6. چونکە ئەو لاسەنگە هیچ پیتەک لێرە نییە، کەواتە لاسەنگی ژمارەیە. ئەگەر هاتوو پیتەک هەبە یان گۆڕاوەک هەبە، ئەو کاتی دەبووە لاسەنگەی جەبری. دیسان لای ڕاست دوو ژمارەیە، لای چەپیش یەک ژمارەیە. پێویستە یەکەم جار لای ڕاستەکەی چاکەم، کەوانە هەمیشە بەواتای ئەگەر هاتوو هیچ هێمایەک لێرە نەبوو، نەکۆ نەکەم نادابش، کەواتە دیارە لە یەک دانە، بەڵام نانووسرێ، کەواتە دوو جاران 8 یەکسانە بە 16. ئەوجە ئێستا 16 و 10 بەراورد دەکەم، 16 گەورەترە، کەواتە هێمایەکە ئەو هایە دادەنێم لە مابەینی 16 و 10. 16 گەورەترە لە 10.
لێرە پیتی س بچووکترە لە 5 کو دەنووسرێ ئەوها پیتی س بچووکترە لە 5. ئەگەر نمونەیەک بینمەوە هەر ژمارەیەک بچووکتر بی لە 5 ئەوە تەواوە. ڕەنگە پیتی س 0 بی، ڕەنگە کەم 12 بی، ڕەنگە کەم 1000 بی، ڕەنگە کەم 3 فاریزە 4 بی، هەرچ ژمارەك بەڵام لە 5 کەمتر بی. ئەگەر بمەوێ بینوێنم لەسەر هێڵی ژمارەکان، دەچم ژمارە 5 دادەنێم لە جێیەک لە جێیەکان، ئەوها دروستی دەکەم هێڵی ژمارەکان، چونکە 5 زۆر گرنگە دایدەنێم، بۆ وێنە دەمەوێ 5 لێرە دانێم، ژمارە 5 لێرە دەمەوێ داینێم. چونکە پیتەکەی من گچکەترە لە 5 کەواتە بازنەچی دەکەمەوە، ئەوها ناوەندەکەی بەتاڵبی، هیچی لە ناو نەبی، واتە ئەوها نەبی، ئەوە هەڵەیە، ئەوە دەکا یەکسانیشە بە 5. بازنەچی ئەوها دەکەمەوە 5 لێرەیە. هێڵی ژمارەکان هەمیشە ژمارەکان گەورە دەبن لۆلای ڕاست، واتە ژمارە 6 ئەمن دەبی لێرە بینووسم، ژمارە 7 لێرە، گچکەتر لە 5 4 لێرە، 3 لێرە و هەتا دوایی. چونکە لاسەنگەکەی من لە 5 کەمترە، کەواتە کوچاچی دەکەم، ئەوها وەکو ئێرە، ئەوها تیرەچی دەکەمەوە بچیتە لای دەستی چەپ. س گچکەترە لە 5. لێرە ڕا هەر ژمارەك بوو گرنگ گچکەتر بی لە 5، ئەوە لاسەنگەکەی ئەوها چا دەکەم لەسەر هێڵی ژمارەکان. لاسەنگەکی دیکە پیتی د گەورەترە لە 0. هێڵی ژمارەکان 0 دادەنێم، چونکە گەورەترە لە، بازنەچی دروست دەکەم ناوەندەکەی هیچی تێدا نەبی، ئەوجا چونکە گەورەترە تیرەکە دەچیتە لای دەستی ڕاست لە 0ەوە. لاسەنگەکی دی ئەو پیتە گچکەترە یان بچووکترە لە 2 یان یەکسانە بە 2. ئەگەر دروستم کرد، چونکە یەکسانە بە هەبوو لە لای ژمارە 2 بازنەچی دروست دەکەم ناوەندەکەی پڕبی وەکو ئێرە، ناوەندەکەی پڕ، ئەوجا تیرەکە دەچیتە لای دەستی چەپ، چونکە بچووکترە لە 2 یان یەکسانە بە 2. کەواتە جیاوازی لە مابەینی ئێرە و ئێرە ئەوەیە کە لێرە یەکسانە بە هەیە، بەڵام لێرە نییە. ئەوەیە جیاوازیەکە. پیتی م گەورەترە یان یەکسانە بە 3، کەواتە ژمارە 3 دروست دەکەم، ژمارەکانی لە 3 گەورەترن لە لای ڕاست بن، ئەوانی گچکەنە لە لای چەپ بن، بازنەچیش دروست دەکەم لەکن ژمارە 3 بازنەچی گچکەی پڕ، ئەوجا تیرەکە چونکە گەورەترە یان یەکسانە بە 3 دەچیتە لای دەستی ڕاست. ئێستا شیکارکردنی لاسەنگەکان هەروەکو شیکارکردنی هاوکێشەکانە. بۆ وێنە لێرە لە لای ڕاست چم هەیە، پیتی س کۆ ژمارە 7 گچکەترە لە کەم ژمارە 10. هەمیشە ئاسانە ئەو پیتەی کە ئەمن هەمە بەتەنیا یان لە لای ڕاست بی یان لە لای چەپ بی، هیچی لە تەنشت نەبی ژمارە، کەواتە ئەو ژمارە کۆ 7 تۆزێک زیادەیە لەو لایە، دەبی بیبەمە لای چەپ، چونکە کۆ 7 ئەمن دەبی کەم 7 لە هەردوو لای دانێم، لە لای چەپ و لە لای ڕاست، ئەوها کەم 7 لە لای ڕاست، کەم 7 لە لای چەپ، هەتا ئەو 7 بزربی لە لای ڕاست. کۆ 7 و کەم 7 دەبیتە 0، لە لای ڕاست هیچ نامینێتەوە، تەنیا پیتی س دەمینێتەوە. لە لای چەپیش ئەمن بەخۆم کەم دەم هەبوو،
کەم حەفتیشی هاتە لا، چونکە هەردوو ژمارەکان نێگەتیڤن، هێمای نێگەتیڤ دەمێنێتەوە، ژمارەکانیش کۆ دەکرێنەوە. ئێستا زۆر ئاسان بوو. پیتی س بچووکترە لە کەم حەڤدا. ئەمن بێگومان هێمای لاسەنگەکەی هیچ ناگۆڕم، بەخۆی بچووکترە لە هەر بچووکترە لە. ئێستا ئەگەر بینوێنم لەسەر هێڵی ژمارەکان کەم حەڤدەی دروست دەکەم لە جێیەکی، و کەم هەژدە و کەم نۆزدە هەمویان کەم هەژدە و کەم نۆزدە گچکەترن لە کەم حەڤدە لە لای دەستی چەپن، و کەم شازدە و کەم پازدە هەمویان گەورەترن لە کەم حەڤدە لە لای دەستی ڕاستن، و تیرەکی دروست دەکەم، بازنەکەش بازنەکی ناوەندەکەی هیچی تێدا نییە، پڕ نییە، تیرەکەش دەچیتە لای دەستی چەپ. ڕەنگە پیتی س بۆ وێنە کەم سەد بی، کەم هەژدە بی، گرنگ ئەوەیە کەمتر بی لە کەم حەڤدا. ئەگەر لێم بپرسن ئایا کەم بیست شیکارە؟ بەڵێ، چونکە کەم بیست گچکەترە لە کەم حەڤدەی. وەکو دەبینین کەم بیست گچکەترە. ئەو ژمارانەی گچکەترن لە کەم حەڤدەی هەمویان دەکەونە لای دەستی چەپی حەڤدەی. ئەو ژمارانەی گەورەترن لە کەم حەڤدەی هەمویان دەکەونە لای ڕاستی کەم حەڤدەی. بەڵام لێرە چ دەکا؟ لێرە لە جیاتی پیتی س کەم بیستی دەنووسم، و ژمارەکانیش هەر وەکو خۆی دەنووسمەوە. ئەوجا کەم بیست و کۆ حەفت ئایا بزانم گچکەترە لە کەم دەی یان نا؟ چونکە لێرە کەم بیست، لێرەش کۆ حەفت، دوو هێمای جیاوازن، هەمیشە هێمای ژمارە گەورەکەی دادەنێم کە بیستە، کەواتە کەمی دادەنێم، ژمارەکانیش لێک دەردەکرێن. بیست حەڤدەی لێ بڕوا دەکا سێزدە، ئەوجا دەزانم کەم سێزدە بێگومان گچکەترە یان بچووکترە لە کەم دە، کەواتە شیکارەکە ڕاستە، کەم بیست شیکارە، کەم بیست و یەک شیکارە، کەم هەژدە شیکارە. بەو جۆرەش دەتوانم ساخکەمەوە کە شیکار بوو. ئێستا پیتی ن کەم یازدە بچووکترە یان یەکسانە بە کەم بیست و دوو. وەکو گوتمان ئەو کەم یازدەیە زۆر باش نییە لە تەنشت پیتی ن لە لای ڕاست دەبی لای بم، چونکە بەخۆی هێمایەکەی کەمە، ئەمن هێمایەکی پێچەوانە دادەنێم هەتا لە کاتی کۆکردنەوە ببیتە سفر، کەوابوو ئەمن کۆ یازدەی لە هەردوو لای زیاد دەکەم، لای چەپ و لای ڕاست. ئەوجا کەم یازدە کۆ یازدە سفر، تەنیا پیتی نەمایەوە لێرە دەینووسم، کەم بیست و دوو کۆ یازدە هێمای ژمارە گەورەکەی دادەنێم کە بیست و دووە، وەکە هێمایەکە کەمە ژمارەکان لێک دەردەکەم. دوو یەکی لێ بڕوا یەک، و دووەکەی دی یەکی لێ بڕوا دیسان یەک، و شیتەڵەکە بووە پیتی ن کەمترە یان یەکسانە بە کەم یازدە. لەسەر هێڵی ژمارەکان کەم یازدەی دەنووسم، چونکە یەکسانە بە بازنەکە بازنەکی پڕە، و تیرەکەش دەچیتە لای دەستی چەپ، کەواتە کەم دوازدە و کەم سێزدە و کەم سێزدە و نیو و کەم چاردە و کەم 2000 و کەم 4 ملیۆن هەمویان شیکارن لۆ ئەو لا سەنگە. پرسیارەکەی دیکە پیتی س کۆ 6 گەورەترە یان یەکسانە بە کەم 3. دیسان ئەو کۆ 6 باش نییە لێرە بی، لای دەبم، چونکە کۆیە ئەمن کەم 6 زیاد دەکەم لە هەردوو لای لا سەنگەکە. کۆ 6 و کەم 6 دەبیتە سفر، تەنیا پیتی ساد دەمێنێتەوە، لێرەش کەم 3 کەم 6 هەردووچیان کەمن،
کاتە کۆ دەکرێنەوە هێمای کەمیشدا دەندرێ 3 و 6 دەکانەوە. لاسەنگەکە گەورەترە یان یەکسانە بە کەمنۆی دادەنێم بازنەچی دروست دەکەم تیرەکەش چونکە گەورەترە دەچیتە لای دەستی ڕاست. بیر بکەوە و تاو توێ بکە. پرسیاری یەکەم هەموو ئەو هێمایانە بڵێ کە لاسەنگەی 5-8 دەکاتە 13 ڕاست دەکات. 5 و 8 یەکسانە بە 13. لەو لایەش ئەمن 13م هەیە کاتە ناتوانم هەمووی بڵێم تەنیا یەکسانە بە چی دیکە ناتوانم دروستکەم. یەکسانە بە بەراورد بکە لە نێوان بڕە جەبریەکان و هاوکێشەکان و لاسەنگەکان. بڕی جەبری واتە یەکێک لە پیتەکان یان 2 پیتەک هەیە لە بڕەکە و هەروەها هێمای یەکسانە بە نییە و هەروەها بۆ وێنە بڕی جەبری 3 پیتی س کۆ 12 ئەوە یەکەکە لە بڕە جەبریەکان و ئەو پیتی س زۆر لە ژمارەکان لە خۆی دەگری. بەڵام لە کاتی هاوکێشە کووە بۆ وێنە 3 س کۆ 12 یەکسانە بە 24. ئەوە هاوکێشەیە چونکە لای ڕاست و لای چەپی هەیە، چونکە هێمای یەکسانەبەی هەیە، چونکە پیتەک هەیە و چونکە ئەو پیتە تەنیا یەک ژمارە لە خۆی دەگری. لاسەنگەکان لای ڕاست و لای چەپ وەکو یەک نییە، هاوتان نییە، بەڵکو بۆ وێنە ئەو هایە گەورەترە لە یان یەکسانە بە. ئەوە لاسەنگەیە کەواتە ئەوەیە جیاوازیەکە لە مابەینی بڕە جەبریەکان و هاوکێشەکان و لاسەنگەکان. لێرە هاتمە کۆتایی لاپەڕا 106 و 107 لە وانەی داهاتوو باسی لاپەڕا 108 دەکەم.